بەڵێ دەچینە لای تەوەری دۆمی بەرنامەکەمان وەکو لەگەڵ کاگەنوەر ئاماژەمان پێداکە تەوەرەکەی دیکەمان باس لەوە دەکەین کە فستیڤاڵێک کراوە بەڕێوە چۆ لە سنووری خەڵخەڵان لە کەرکووک بۆ ساکردنەوەی بەرهەمە خۆماڵیەکانی جوتیاران و هەروها چەندین بابەتی تر. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین بزانین ئایا گرنگی ئەم فستیڤاڵە لە چیدایە، کێبوونەوانی بە دیاریکراوی بەشداریان کردو لەم فستیڤاڵەدا و بەرهەمانە چی بوون، چەند ڕۆژ بەردەوام بووە. تەواوی پرسیارەکانمان لەگەڵ میوانەکەمان و توێژی زیاتری لەگەڵ دەکەین لەگەڵ ئازاد عاسی سەرۆکی شارەوانی خەڵخەڵان کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە. سڵاو لێ بێ کاک ئازاد، بەیانیت باش باسێکمان لەم فستیڤاڵە بۆ بکە بزانین چۆن بەڕێوە چوو، گرنگەکەی لە چیدا بوو و بەرهەمانە چی بوون کە لەو فستیڤاڵەدا نمایش دەکرا و پێشکەش دەکرا. بەیانیتان باش، بەیانی جۆگران و بینەرانی تەلەڤیزۆنی کورسات نیوز باش. هەڵبەتە فستیڤاڵی بەرهەمە خۆماڵیەکان بە چاودێری بەڕێزکە کە ڕێبوارتەها پارێزگای کەرکووک دوێنێ ئەنجام درا کە ڕۆژی هەینیەکە کاتژمێر 5 ئێوارە تا نزیکەی 1 شەو بەردەوام بوو. نزیکەی 113 کەپری گەشتیاری ئامادە کرابوو بۆ برازوتیارەکان ئەوانەی کە ئەیانویست نمایشی بەرهەمە خۆماڵیەکانی خۆیان لەو فستیڤاڵە بکەن. ئەم فستیڤاڵە لە پارکی قەرەناو ئەنجام درا، یەکێکە لە پارکە جوانەکانی سنوورەکە بە هاوکاری عیلوەی قەرەناو. ئەو بەرهەمانەی کە لەوێ نمایشەکرا پێکاتە بوو لە بەرهەمی جۆرا و زۆر، بۆ نمونە هەنجیر بوو، ترێ بوو، کاری دەستی خانمان بوو. لە هەمان کاتە ئەو پێویستیانەی کە خەڵکەکە داوای کردبوو لەوێ هەمووی ئامادە کرابوو. ئێمە گروپی هەڵپەرچێمان هەبوو، تیمی مەلەوانی هەبوو، ئەسب سواری هەبوو، کۆمەڵێ بڕگە و بابەتی جیاواز لەو فستیڤاڵە نمایش کرا. لە هەمان کاتیشە گەشتیارێکی زۆر هەم لە هەرێمی کوردستان، هەم لە کەرکووک، هەم لە خواروی عێراق ڕویان کردبووە سنوورەکە و یەکێک بوو لە فستیڤاڵە هەرە سەرکەوتووەکان کە ئەمە ڕەئی زۆرینەی ئەو گەشتیارانەی ڕویان کردبوو ئەو سنوورە فستیڤاڵێکی زۆر زۆر سەرکەوتوو بوو. دەستخۆش، دەستان خۆش بێت کاک ئازاد. پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم، ینی ئێستەیە کە هەم جەنابی پارێزگاری کەرکووک یەکێکە لەو کەسانی کە بە تەواوەتی پشتیوانی و پشتگیری ئەم کارانە ئەکات و ئەو کەسانە ئەکات کە خەریکی بەرهەمهێنانی بەرهەمە ناوخۆییەکانن. ئێوە وەکو شارەوانی کە ڕاستەوخۆ لەگەڵ هاوڵاتیانە پەیوەندیەکی بە قوت و بەهێزتان هەیە، چۆن ڕێگا خۆشەکەن بۆ ئەو کەسانەی کە بەرهەمێکی هەیە و دیێ بەرهەمەکەی ساخت بکاتەوە؟ ینی لەم جۆرە فستیڤاڵانەیە جگە لەوەی کە نمایشی بەرهەمەکەی خۆیەکات و باز لە بەرهەمەکەی خۆیەکە، لەگەڵەوەشە چۆن ڕێگەی بۆ خۆشەکەن، چۆن ئاسانکاری بۆ ئەەکەم بتوانێت بەرهەمەکەی پەرە پێبات و بە بازاڕکردنی بۆ بکات. مەوێ لێرەوە زۆر سوپاسی بەڕێز کاکە ڕێبوارتەها بکەم کە هەمیشە پاڵپشت و پشتیوانی سنوورەکەی ئێمە بووە، بگرە باقی سنوورەکانی کەی کەرکووکش. لای ئێمە نووسینگەیەکی کڕین و فرۆشتنی سەوزە و میوە هەیە کە ئەم نووسینگەیە هۆکارە بۆ ئەوەی ئەو برافەلاحانەی کە لە سنوورەکەیە کاری کشت و کاڵی یەکەن ئەتوانن بێن لەو نووسینگەی کڕین و فرۆشتنی سەوزە و میوە بەرهەمەکانی خۆیان ساغ بکەنەوە، لەوێشەوە ئەنێردرێ بۆ کەرکووک و بۆ بەغدا و بۆ ئەو محافەزاتانی کە پێویستیان بۆ بەروبوومەی ئەم سنوورەی ئێمە هەیە. باشە کاک ئازاد، خاڵخاڵان خۆی شوێنێکی گەشتیاریە، تا چەند لا بەڕێوەچوونی ئەم جۆرە فستیڤاڵەندا هەڵە نەبم دووەمین جارە ئەم جۆرە فستیڤاڵە دەکرێت، تا چەند سووتان لەوە بینەوە کە خاڵخاڵان خۆی شوێنێکی گەشتیاریە و زیاترین با بڵێن هاوڵاتیان سەردانی ئەم جۆرە فستیڤاڵانە دەکەن؟ ئامانجی یەکەمی ئێمە ناساندنی سنوورەکەی لەم جۆرە فستیڤاڵانە. ئەم جۆرە فستیڤاڵانە وە ئەکا گەشتیارێکی زۆر ڕوو بکەنە سنوورەکە کە ڕویان کردە سنوورەکە، کەش و هەوای سنوورەکەیان بینی، ئەمنیەتی سنوورەکەیان بینی، ڕێزی خەڵکەکەی سنوورەکەیان بینی، وا ئەکا هەموو هەفتەیەک 2 هەفتە جارێ بێن کاتەکانی خۆیان بۆ خۆشی لەو سنوورە بەڕێ ببن. ئێمە لەو فستیڤاڵەیە سەرجەم ئامادەکاریەکانمان پێشتر ئامادە کردبوو، هەم لە بواری ئەمنی، هەم لە بواری سەحی، هەم لە بواری ڕێگاوبان، هەم لە بواری هاتوچۆ،
ئەو ئامادەکاریانەی کە ئێمە کردومان نزیکەی 15 ڕۆژی بیستووە بۆیە دوێنێ باشترین فیستیڤاڵ بەڕێکرا تەنانەت هیچ مخالەفەیەک هیچ ئاستەنگێک هیچ کێشەیەکی نەخوازراوە نەمانهێشتووە ڕوو بدات. باش کاک ئازاد هاوکارم سانا پرسیارەوەی لێ کردی کە خاڵخاڵان خۆی ناوچەیەکی گەشتیاریە باشە چۆن سوود لە گەشتیاری بوونی ناوچەکەتان و هەروەها بابەتی کشت و کاڵەکان وەرەگرن بۆ ئەوەی ببێت بە چۆنەڵی داهاتێک یاخۆ کۆکەرەوەی داهاتێک بێت بۆ هەم ناوچەکەی خۆتان و سنوورەکەی خۆتان وە بۆ جوتیارانی ئەو سنوورەش کە لە ناوچەی خاڵخاڵان کارەکەن و بەرهەمی خۆماڵی خۆیانیان بەرهەمەهێنن. ئامانزی یەکەمی ئێمە لەو فیستیڤاڵە ئەوەیە ناوچەکە هەم بکەینە گەشتیاری هەم بکەینە کشت و کاڵی بۆ ئەوەی پێویستمان بە هیچ شتێکی دەرەوەی سنووری کۆمەڵگەی خاڵخاڵان نەبێت. کاتێک کە تۆ زەویەکی زۆر ئاوێکی باش ناوچەیەکی فراوانت لەبەردەسا بوو ئەتوانی هەموو هاوکاریەکی براجوتیارەکان بکەیت کە بتوانن لەو ئێوە ئەو خاڵانی کە باسەکە لەبەردەستان هەیە ئەو خاڵانەی باسمان کرد بە زیادەوە هەیە هەموو ئەو پێویستیانەی کە برایەکی جوتیار پێویستێتی لە سنووری ئێمە هەیە ئەم ساڵ ڕێژەی بارانبارین کەم بوو وەکو پێویست ئاو نەبوو بەڵام خەڵکانێکی زۆر لەسەر زەی بچووکەوە ئاویان ڕاکێشتووە بۆ ئەوەی کشت و کاڵەکەیان یاخۆت ئەو دار و شتانەی کە چاندویانە هیچ ئیشکالێکی نەبێ و لەخوا بەزیاد بێ بەروبوومەکەیان زۆر بە باشی پێگەیشت. باشە کاگازات باسێکمان لە خانمانیش بۆ بکە و بەشداریان و ڕۆڵیان لەم فیستیڤاڵەدا ئەی ئەوان بە چ شتێک بەشداریان لەم فیستیڤاڵەدا دەکرد ئایا هیچ دەرفەتێکە بوو بۆی ئەوانیش بتوانن بە کاری دەستی یاخود شتێک لەو بابەتانە بەشداری بکەن؟ خۆشبەختانە ئەو فیستیڤاڵی کە دوێنێ ئێمە ئەنجامماندا خانمان پشکی شێریان بەرکەوت بوو 150 زیاتری ئەو شوێنانی کە دامان نابوو بۆ فیستیڤاڵەکە 150 خانمان بوو هەبوو بەشداری کردبوو بە کاری دەستی هەبوو بەشداری کردبوو بە میوە هات فرۆشتن هەبوو تەنانەت هەبوو بەشداری کردو بە چای فرۆشتنی جعانی ئێمە ڕۆڵێکی تایبەتمانداوە بە خانمان خۆشیان ئێستا حەزەکەن بێنە پێشەوە شان بەشانی پیاوان بگرە زیاتریش حەزەکان کار بکەن ئێمە هەموو کاتێ وەکو حکوومەت دەرگامان لەسەر پشتە بۆ ئەو کەسانەی کە بەهرەیەکیانەیە ئەیانەوێ بەهرەکەی خۆیان پیشانی خەڵکی بدەن ئێمە بە هەموو شێوەیەک هاوکاریانین بە هەموو شێوەیەک پاڵپشتیانین ئێستاش بە هاوکاری و برای گەورەمان کاک ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک بە ڕێوبەری نەحیی شوان دکتۆر هەوراز خولێکی دوورمانی کردوتەوە نزیکەی بۆ 200 خانم ئەگەر جێگا و شوێنمان هەبوایە بە باوەڕی من نزیکەی 300 تا 500 خانمی کە ناویان ئەنووسی بۆ ئەوەی ئەو خولە بە سەرکەوتوی بەڕێوە بچێت بەڵام ئەلێرە و بەڵێنیشیان پێدەین کە ئێمە وەکو حکوومەت بە پاڵپشتی و پشتیوانی برای گەورەمان کاک ڕێبوار هەموو کار ئاسانیەکیان بۆکەین هەموو کاتێک هاوکاریانە بین هەموو کاتێک پاڵپشتیانە بین بۆ ئەوەی ئەو کارانەی ئەوان پێویستیانە ئێمە بۆیان ئەنجام بدەین. باشە کاگازاتەمە کاریگەری نەبوو لەسەر ئەوەی کە با بڵێم دەستی کار لە ناوچەکەتا زیاد کرێ خود خەڵک بتوانن ببنە خاوەنجاتی خۆیان لە ڕێگەم جۆرە فیستیڤاڵانەوە؟ خۆشبەختانە دوێنێ نزیکەی 7000 گەشتیار هاتوونەتە سنوورەکەوە ئەگەر بێت و حیساباتێکی بیرکاری بکەی ئەم 7000 گەشتیارە ئەگەر هەر شخصی 4000 بۆ 5000 پارەی سەرف کرده بێ ڕێژەیەکی زۆر زۆرەکە ئیسفادەکەشی بۆ چێە بۆ خەڵکی سنوورەکەیە بۆ کەسوکاری منە بۆ کەسوکاری هاوڵاتی چیکەیە ئەویش کۆمەڵێ ئەشیای هێناوە لە دوکانەکەی دایناوە لە فیستیڤاڵەکە دایناوە لە دەرەوە دایناوە ئەمەش بۆتە داهاتێکەر بۆ خەڵکی سنوورەکە. باشە کاگازات بە دەرفەت ێزانین لەسەر شارەوانی خاڵخاڵانیش با کەمێ قسە بکەین باسێکمان لە شارەوانی خاڵخاڵان بۆ بکە بزانین ئایا پرۆژەکانتان چین کێشە و گرفتەکانتان چین گەر بۆمان باس بکەین. بەسەر من بەڕێوەری فیستیڤاڵەکە بووم ویستم ئەوەش ئیزافەکە
شارەوانی خاڵخاڵان یەکێکە لەو شارەوانیانە یەکەوێتە سەر بە چالاکی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی سلێمانی لە ڕووی ئیداریەوە، بەڵام لە ڕووی جوگرافیەوە سەر بە ناحیەی شوان پارێزگای کەرکووچین. لە ماوەی ڕابردووە ئێمە کۆمەڵێ پرۆژەی ئیستراتیجی و گرینگمان لەو سنوورە ئەنجام داوە، بە نزیکەی بایی 5 ملیار پرۆژە هاتۆتە ئەو سنوورەی ئێمەوە. ئێستا دەستێکی ئاوەدانی زۆر ڕووی کردووەتە سنوورەکەەوە، ئەمە ژوای کردووە خەڵکانێکی زۆر هەم لە کەرکووک هەم لە تەقتاق هەم لە ناحیەکانی دەوروبەری تەقتاق ڕوو بکەنە ئەو سنوورەی ئێمە بە حکمی ئەوەی پرۆژەی خزمەتگوزاری بەردەوام هەیە. ئەم پرۆژانەش نایشارمەوە کاک ڕێبوار دەورێکی سەرەکی هەیە کە هەمیشە داوای لە ئێمە کردووە چی پێویست بێ ئەوەی خەڵک داوایەکە بۆ جەنابیان بەرزی بکەینەوە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی نەحیەی شوانەوە بۆ ئەوەی ئەوانش بتوانن کاری پێویستی لەسەر بکەن. لە ماوەی مانگی ڕابردووە کاک ڕێبوار هاتە سنوورەکە بەڵێنی کۆمەڵەیە پرۆژەیدا. لەو بەڵێنانە ئێستا 2 پرۆژەی لە کارایە، یەکیان تەواو بووە، یەکیشیان ئێستا لە کارایە. کۆنکرێتکردنی ڕێگای بانی لنجاخ واتە بازگەیشی وەسوور تاکو ڕێگا کۆنەکەی کەرکووک بە نزیکەی کیلۆمەترە زیاتر بوو ئەو ڕێگایە کۆنکرێت کرا. ئێستا لە ناو کۆمەڵگەی خاڵخاڵان ڕێگای قەڵاتە تاکو ئامادەی خەرەناو کە ئەم جادایە زیاتر خوێندکاران و قوتابیان بەکاریانە هێنا، ئاستەنگێکی زۆر لە دستانان بۆ ئەم قوتابی خوێندکارانە دروست ببوو، نەیانەتوانی وەکو پێویست ئاهاتوچۆ بکەن بەو ڕێگایە. دوای سەردانیکردنی کاک ڕێبوار بۆ کۆمەڵگەی خاڵخاڵان ئەلەوێ بەڵێنی چارەسەری ئەو کێشەیەدا ئێستا کۆنکرێتکردن لەو جادایە بەردەوامە و لە 2-3 ڕۆژی ئایندەیە کۆنکرێتکردنەکەمان لەو سنوورە کۆتایی پێدێت. بەڵێ، سپاس بۆ تۆ کاک ئازاد، سپاس کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ ئازاد ئاسی سەرۆکی شارەوانی خاڵخاڵان کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بوو.